گەیمەرانی کوردستان چۆنن ئەوڕۆ شێوەم نابینن لەبەرەوەی خەرێکی دووبارە دەستکاریکردنی ستودیویەکی خۆمم و تەنیا دەنگ دەبی بەڵام کۆمەڵە بابەتەکی یەکجار زۆرمانە هیچێکە لە ئەڵقە هەرە پڕزانیاریەکان تا کۆتایی بینەر بەڵام سەرەتا پێویستە ئێمە ڕکلامێک بۆ چناڵێکی زۆر خۆشەویست بکەین کە نوێیان بەناوی تاسان پڕە لە زانیاری و بەڵێنی داوە بڵێنی بە من داوە کە ڕۆژانە و هەفتانە ڤیدیۆی زۆر جیاوازی زانیاری گشتی بڵاو دەکاتەوە مۆنتاژێکی باشی بۆ دەکات دەنگێکی باشی هەیە بەڵام دەوێت باشتربی پێویستی بەچیان پشتگیری ئێوەی خۆشەویستە ژیرەکانە وەکو بڵێنمانداوە ئێمە پشتگیری لەو کەسانە دەکەین کەوا چەناڵی زانیاری بڵاو دەکەنەوە چەناڵێک کەوا سوود بە کۆمەلگا بگەینینەوەکو زیان چەناڵەکەی تاسانیش بەڵێن دەدا سوودێکی زۆر گەورە بە کۆمەلگای گەیمینگ و کۆمەلگای زانیاریە کوردستان بگەێنێ بڕن سابسکرایبی بکەن لایکی ڤیدیۆکەی بکەن و لە کۆمنتیش بنووسن لەلایەن ژیرەوە هاتوون زۆر سپاسی هەر هەمووتان دەکەن گەورەترین ئەو یاریانەی لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە ژمارەیان زۆرن و لەوانەیە یەکێک بە لەو هەفتانەی کەوا تۆنێک یاری لەو هەفتەیە بەردەست دەبێت یەکەم یاری کە لەو هەفتەیە بەردەست دەبی یاخود لە هەمان گەورەتر و گرنگتر یاریێکی تاو نوێ لە بۆ پلیستیشن 5 و PC بەناوی گۆستوایر تۆکیۆ کە ئەو یاریۆژ لەلایەن مایکرۆسۆفتەوە بەرهەم دێ و بڵاو دەکرێتەوە بەڵام تایبەت دەبی بۆ پلیستیشن کە شتێکی سەیرە و زۆریش باسمان کردو لە بەرنامەی سفرێک ژیری گۆستوایر تۆکیۆ یاریێکی کامێری کەسی یەکەمە ستودیۆیەکانی بەثێزدای مایکرۆسۆفت بەرهەم دێ یاریەکە باسی شاری تۆکیۆ دەکەن کاتێکەوە بەهۆی شتێکەوە خەڵکی لەو شارە نامێنن تەنیا تارمایی دەمێنێ لەگەڵ تۆ دەبێت ڕوبەڕووی ئەو تارماییانە ببیتەوە بە زیادکردنی ئەبیڵەتی و سکیل و توانای خۆت تۆزێک خۆی لە ژانڕی یاری مانجیکیش دەدا مەزەنە تۆزێک توانە و سکیلی خەیاڵی و فانتاسیشی تێدایە لەگەڵەوەی کە یاریەکە تۆزە خەیاڵی زانستیە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە چیرۆکەکەیە هەرچەندە من زۆرم حەز دەکەم کامێری کەسی یەکەم نییە لەو زۆرە یاریەی کامێری کەسی سێم بە باشتر دەبوو بەڵام بەثێزداش زۆرینەی هەر زۆر یاریەکانیان کامێری کەسی یەکەمە بڕیارە یاری گۆستوایر تۆکیۆ لە 25 ئەو مانگا لەسەر پلیستیشن 5 و PC بەردەست دەبێت و ئینشاڵڵا گەر تاقیم کردەوە ریڤیوتان لە بۆ دەکەم و لە بیج نەکەن خەریکی ریڤیو یاری هۆرایزن و ئەلدن ڕینگم هۆرایزنم تەواو کردو بەڵام ماوە مۆنتاژ و ئەپلۆدیکە نەبەرەوەی تۆزێک سەبرتان هەبی بۆیش ئەپلۆدم لەو ماوەی کەمتر دەبی بەڵام هەموو ڤیدیۆەکان کوڵتیان بەرزە یاریی دیکە لەو هەفتەیە لەسەر نینتندۆ سویچ بەردەست دەبی بەناوی کیربی and the forgotten land کیربی کاتی خۆی یەک دوو یاری کیربیم بینیوە واتەن بۆکردن تەواو نەکردو بەڵام کیربی یەکێکە لەو کارکترانی وەکو کراشی وەکو سپایڕۆ گەیمەرێکی زۆر عاشقی کیربینە بە تایبەتی ئەو کەسانی تۆزی تەمەنیان بچووکە یاریێکی قەشەنگە جوانە خنجیلانەیە بۆ کەسانی کە سویچیان هەیە لەو هەفتەیە دەتوان لە بۆ خۆتانە و یاریە وەربگرن ماوەکانی ڕابردوو یاری لایک بە تایبەتی لەسەر Xbox و PC بەردەست بوو جوانتر بڵێن لەسەر گەیم پاس بڵاو کرایەوە لەو هەفتەیە لێتە سەر پلیستیشن یاری لایک یاریی ستۆری دریڤنە واتە تەواو چیرۆکە باسی کەسێک دەکات لە شوێنێکە لە نزیک دەریاچەیەک دەژی و لەوێ کاری گواستنەوەی نامە و میل دەکەیتە میل دەگوازیەوە و یاریێکە ستۆریەکەی باشترین ستۆری جیهان نییە و جوانترین گرافیکش نییە بەڵام یاریێکی قەشەنگە بچووکە و ئەگەر نەت کردو تاوەکو ئێستا لە تێوێت تاقیکەیە لەسەر پلیستیشن دەتوانین لە بە خۆت تاقی بکەیتەوە یارێکی دیکەی گەورەش لەو هەفتەیە بەردەست دەبی بە ناوی تینی تاینەز وەندەرلاند لە 25 مانگە لەسەر تاوی کۆنسۆڵ و PC بەردەست دەبی یارێکی گەورەیە بەڵام یاریێکی زۆر زەبەلاح نییە تینی تاینەز وەندەرلاند بەشێکە لە یاریەکانی بۆردەرلاند بەڵام تایبەتە بە کارکتەری تینی تاینە یاخود تاینی تینە ئەمشت بەهاڵ دەڵێن تینی تاینە تاینی تینەیە بۆردەرلاندە زیاد یعنی نازانم ئەگە حەز لە بۆردەرلاندی بی کەفت بەو یاریجێ حەز لە بۆردەرلاندی نەبی لەوانە کەفت بە ستایل و ئارت دیزاینی ئەو یاریە و ئارت دایرەکشنی ئەو یاریە نییە من بە خۆم بۆردەرلاندم تاوەکو ئێستا نەکردیە کە پێشم سەیرە تاوەکو ئێستا نەکردی بەڵام هەوڵ دەدەم بۆردەرلاند لە ڕۆژان لەو ساڵ هەر لە 2022 بۆردەرلاند دەست پێ بکەم و تەواویان بکەم چکە حەز دەکەم ریڤیو لە چەناڵ لەسەر ئەو یاریەش هەبێت لەبیرتانە یاری The Ascent لەسەر Xbox Game Pass یەکەم جار بڵاو کرایەوە لەسەر Xbox و PC ئێستا یاریەکە بڕیارە لەو هەفتەیە لەسەر PlayStation 4 و PlayStation 5 بەردەست بێت هەرچەندە ئەگەر Xboxت هەبووبی بێگومان ئەو یاریت بینیوە چکە لە Game Pass وەکو Day One Release بڵاو کرایەوە بەڵام ئێستا لەسەر PlayStation 5 و PlayStation 4 دووبارە بڵاو دەکرێتەوە بەڵام بەداخەوە لەسەر سبسکریپشنەکان نیە بەڵکو بە نرخی تەواو دەبی یاریەکە بکڕێت یارێکی زۆر قەشەنگ و زۆر جوان بە ناوی ئەمۆمیرز بلو لە 22 مانگی بڵاو دەکرێتەوە یارێکی تەواو چیرۆکیە یارێکی جوانە قەشەنگە و لەو جۆرە یاریانەیە کە بەشێک لە گەیمەرانی کوردستان حەزی پێ دەکەن بەویستم باسی کەوتکە یارێکی بچووکە بەڵام پێویستە ئاگاداری بن یارێکی زۆر قەشەنگ و جوان دیارە چیرۆکەکەی سەرنجڕاکێش دیارە لێتان سپۆیل ناکەم چکە پێم وابی ئەو زۆر یاریانە باسکردنی تۆزێک سپۆیلە ئەگەر حەزت لە یاریێکی تاو چیرۆکیە زۆر گرنگی بە شەڕ ڕۆشتانە نەدات بەس چیرۆک بی
ئەو یاریە سەیری بکەن یاخود یاریەکە ئەنجام بدەن. لە هەفتەی ڕابردوو باسی یاری Stranger of Paradise Final Fantasy Origin-مان کرد کە ترێلەری نوێ لە بڵاو کرێت لە هەفتەی ئەو ئەپدەیتە یاخود ئەکسپانشنیان ئەو DLC هەرچیەکە بەردەست دەبین لە 18 مانگ سەتاوی کۆنسۆڵەکان توانن وەری بگرن. ئەوە گەورەترین ئەو یاریانە بوو لەو هەفتەیە بەردەست دەبن. ئێستا بە باسی هەواڵەکان بکەین. خۆشەویستان لەو هەفتەیە یاری GTA 5 بە فەرمی ئەپگرید کرایەوە لە بۆ PlayStation 5 و Xbox Series. من ڤیدیۆیەکم لەسەری بڵاو کردەوە تاوی زانیاریەکانم بۆ باسکردن لە ڕووی کواڵیتی شتێک زیاد کراوە شتێک دەستکاری کراوە. گەورەترین شت کە زانیمان لەسەری کە ئەپدەیتەکە بە خۆڕایی نییە یاخود ئەپگریدەکە بە خۆڕایی نییە. ئێستا حالیان لەسەر PlayStation 5 بە $10 ئەگەر بێت و PlayStation Plus هەبی یاخود PlayStation Now هەبی. ئەگەر PlayStation Plus و PlayStation Now نەبی دەبێت $20 بدەیت خۆ داشکانی لە بۆ کرا ستا 50 تاوەکو مانجی 6. لە دوای مانجی 6ەوە یاریەکە نرخی دەبتە $40 ئەگەر تا ئەو کاتی نەیکڕی. لە بۆ Xbox یاریەکە داشکانە 150 بە $20 دەتوانی ئەپگریدی بکەوە بەڵام ئەگەر تا مانجی 6 ئەپگرید نەکەوە نرخەکە دەبتە $40. گەورەترین شتانی زیاد کرایە سێ مۆدی نوێیە. مۆدەکانیش پرفۆرمەنس RT لەگە فیدلیتی لە هەمیان مهمترە بەڵام فرێمڕێتەکەی 30 فرێمە بەڵام یاریەکە 4K ڕاستەقینە بە ڕێی تریسینگەوە. پرفۆرمەنسمان هەیە پرفۆرمەنس دەبتە 6 فرێم بەڵام بەبێ ڕێی تریسینگەوە و کواڵیتەکەشی داینامیکە. پرفۆرمەنس RT-مان هەیە مۆدێکی دیکەیە هەم ڕێی تریسینگە هەم 6 فرێمە بەڵام ڕەزەلوشن داینامیکە و تۆزێک کەم دەبتەوە. من وەکو خۆم بەدڵم بوو بە $10 خراپ نییە بەڵام $40 دوای بەهۆی بدەیت لە پاشمانی 6 پێم وایە نرخێکی 1000 زۆرە. مایکرۆسۆفت بە کێشەیەکی گەورەی لەو هەفتەیە لەبەرەوەی یەکێ لەو یاریانەی کە زۆر مارکتینگێکی گەورەی لە بۆ کرایەوە دەڵێن دەبتە یەکێ لە IP گرنگەکانی مایکرۆسۆفت یاری پرفێکت دارکە. ئەگەر لە بیرتانبی لە هەفتەکانی ڕابردوو زۆر باسی ئەوم کردکەوە ڕخنەکانم لە کۆمپانیای مایکرۆسۆفت و کۆمپانیای سۆنی چین و بەشێک لە ڕخنەکانیشم ئاراستە یاری پرفێکت دارک کرد وتم ئەگەر بێت و یاریەکە کامێرەی کەسی یەکەم بی تاقەکەری سیخوڕی بی بەڵام کامێرەی کەس یەکەم بی لەوانەیە گەیمەرێکی زۆر بەدڵی نەبی و تقریبا قسەکەشم بە شێوە لە شێوەکان ڕاستە لەبەر لەو هەفتەیەی دەرهێنەری یاریەکەی وازی لە یاریەکەی هینە و پرۆژەکە هینان دووبارە پرۆژەکە ڕیمەی کرایەوە یاخود ریبوت کرایەوە لە سفرەوە. هۆکارەکەشی بۆی دەگەڕێتەوە ئەو دەرهێنەران دەڵێ کێشەی گەوریان هەبووە لە بەرهێنانی ئەو یاریە لەبەرەوەی یاریەکە لەلایەن چێ بەرهەمدەی ئەو کەسانە یاری ئەڤنجرز مارڤڵز ئەڤنجرزیان بەرهەمینەیە کریستال داینامیک ئەو توانایان نییە بتوانن یاریەکی زەبەلاحی تریپل ئەی چیرۆچی زۆر ناوازە منافەسەی ڕاستەڤەس و گادەڤاری پلەیستیشنی پێ بکەن و دەڵێن لە سەرەتاوەش مایکرۆسۆفت داوای پرۆژێکی زۆر زەبەلاحی لەوان کردیە بەڵام ئەوان نەیانتوانیوە پرۆژەکە بە تەواوەتی بێڵنەوە و گەورەترین کێشەشیان لەسەر ئەوەیەکەوە کامێری کەسی یەکەمە. ئەوان دەزانن کەەوە کامێری کەسی یەکەم لە بۆ ئەو دیارە سی خوڕیانە تۆزێک چۆن دەڵێ زەحمەتە بە تەواوەتی بیپێکن لەبەرەوەش کامێری کەسی سێم قورسترە دروستکردنی لەبەردەی مۆدێڵی کاراکتەرەکان بەردەوام بجوڵێن بەڵام لەگەڵ ئەوەی کە قورسترە گەیمەرێکی زۆر لە خۆت ڕازی دەکەی ڕخنەکان کەمتر دەبتەوە. پرفێکت دارک ئێستا حالیان دەرهێنەرێکیان لە بۆ دانایە بە شێوەیەکی کاتی بەڵام دەڵێن بەرەمێنانی دواکەوتیەوە لەوانەیە تا 5 ساڵی دیکە یاریەکە بە فەرمی بڵاو نەکرێتەوە و لەوانەشە مایکرۆسۆفت بە تەواوەتی پرۆژەکە هەردا بخە ئەگەر بێت و پرۆژەکە نەیتوانی بە تەواوەتی دەست بە بەرەمێنان بکاتەوە ینی ئەو کێشەیەشی لەسرە. ئەوە نمونەیەکە لەو نمونانەی کەەوە مایکرۆسۆفت خۆی خاوەنی ستودیۆ نییە کاتێک تۆ پارە دەدەیە ستودیۆیەکی دیکە دەیکڕیەوە بەهرەکان ناتوانانی بە تەواوەتی هەڵبژێری بۆیش پێویستە مایکرۆسۆفت بەڕاستی زۆر بە جوانتر باشتر ئیدارەی ئەو ستودیۆی نوێیانەی بکە تاوەکو کات بە فێڕۆنەبن و بیرۆکەکانیان هەموو یەکشت بی هاوشێوەی بەشێ لە ستودیۆکانی سۆنی کاتێک یاریەک بەرهەم دێنن بەبێ کێشە دەڕوا زۆر یاری هەیە کێشەی هەر هەیە بەڵام پرفێکت دارک نمونەیەکە لەو نمونانەی کەەوە ستودیۆ داوای شتێک دەکات کۆمپانیا داوای شتێکی دیکە دەکات دەرهێنەری داوای شتێکی دیکە دەکات بۆیش ئەو یاریە دوا دەکەوێت بێگومان هیوادارم یاریی ناوازە دەربێت. حقسەکردن لەسەر مایکرۆسۆفت هەموو شتێک خراپ نیە لەو هەفتەیە مایکرۆسۆفتێکی زۆر گەورەی لەوانەیە ئاشکرا بکە لە هەفتەی داهاتوو ئەویژەوەیکەوە مایکرۆسۆفت لەوانەیە خۆی شەوکەیسێک بکە یاخود کۆنفرانسێکی زەبەلاح بکە منافەسەی E3 بکە. ئەگەر لە بیرتانبی لە هەفتەکەی ڕابردوو باسم کردکەوە E3 ئەو ساڵ ئەنجام نادرێت لەبەرەوەی کێشەی زۆرە و بودجێکی زەبەلاحی دەوێت تاوەکو دروست بکری و پارەکەشیان لە بۆ نایەتەوە چونکە خەڵک ناتوانین بەشداری بکە بەهۆی کۆڕۆنا و تەرتیبات و شت و سۆنیش لێجیابەوە. بەڵام مایکرۆسۆفت دەیەوێت خۆی کۆنفرانسێکی زەبەلاح ئەو ساڵ ئەنجام بدە شوێنی E3 بگرتەوە. ئێستا حالیان مایکرۆسۆفت لە قسەکردنە لەگەڵ کۆمپانیەکانی دیکە وەکو یوبیسۆفتە، ڕۆکستارە، EA
و تاوای ستودیویەکانی دیکە تاوەکو یاریەکانیان لە ئیتریەکەی مایکرۆسۆفتی عرض بکەن هەرچەندە شەوکەیسەکەی مایکرۆسۆفتی بە ناوی ئیتری نابی بەڵام لەوانەیە مایکرۆسۆفت ناوێکی چۆن دەڵێ ناوی براندێک دروست بکە یاخود بە شێوەیەکی گشتی بیخڵقێنی تاوەکو زۆربەی کۆمپانیاکان بەشداری بکەن یاریەکانیان لەو کۆنفرانسە زەبەلاحی مایکرۆسۆفت بڵاو بکەن هەرچەندە مایکرۆسۆفت خۆشی هەم ساڵی کۆنفرانسێکی زەبەلاح لە پێش ئیتری ئەنجام دەدا بەڵام ئەو ساڵ گەورەتر و زەبەلاحتر دەبی بەپێی ئەو راپۆرتە نوێ هەبی. ئۆکەی گەورەترین شت لەو هەفتەیە کە وەکو هەواڵ زانیمان یاری هاگوارتس لەگەسیە چەندین زانیاری نوێمان لەسەر یاریە بەدەست گەیشت ستیت ئۆف پلەیەکی تایبەتیان لە بۆ ئەنجامدا و ستیت ئۆف پلەیەکی خۆش بوو ببورن من نەمتوانین لەگەڵ مامە مامەزانە بەشداری بکەم بەڵام تەواوی کۆنفرانسەکە یاخود ستیت ئۆف پلەیەکەم بینی گەورەترین ئەو زانیاریانین لەسەر ئەو ستیت ئۆف پلەی زانیمان ئەوەیە کە کامێرەی یاریەکە کەسی سێمە و یاریەکە لە هۆڵیدەی یاخود پشوەکانی سەری ساڵ وەتە لە مانجی 11 یاخود 12 بە فەرمی بڵاو دەکرێتەوە من پێم وایە مانجی 12 لەوانەیە بڵاو بکرێتەوە لە بیدایەتی 12 یاخود ناوەڕاستی 12 لەسەر پلەیستیشن 4 و 5 Xbox Series و Xbox One وەروە PC بەردەست دەبێت تۆ وەکو کارکتەرێک یاری دەکەی خۆت کارکتەرێکی خۆت وەکو کوڕ یاخود کچ هەڵدەبژێری و مێژووی یاریەکەش دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1800ەکان لەوێن دەڕاتۆ دەچێنا و قوتابخانەی هاگوارتسی وەکو ساڵی پێنجەم دەچی کە تۆ تاخیری 2 ساڵ تاخیری لەوەی کە بەشداری دەکەی ئەوەش بەهۆی چیرۆکی یاریەکەوەیە بەشداری دەکەی و خۆت دەتوانانی یەکێ لە چۆن دەڵێ بەشەکانی هاگوارتس هەڵبژێری هەفڵپەفە یاخود سلیدرنە گریفندۆرە ئەوانە دەتوانانی بە ئارەزی خۆت دانەیەک هەڵبژێری و هەر دانەیەکە هەڵدەبژێری کارگەی لەسەر چیرۆکی یاریەکە دەکات بەڵام ئەوەی زۆر گرینگە لەوەی کە تۆ دەچێ وانەیەک لە ویانەکانی ئەو مامۆستایانەی کە دەرسە لە بۆ شەڕ دەکەنە ناوەوەی لە ناو قوتابخانەی هاگوارتسی لەو یاریەی مامۆستایەکە جۆرە سپێڵەکەت فێر دەکات جۆرە جادوویەکەت فێر دەکات تۆ دەتوانانی ئەو جادووە لە دەرەوەی قوتابخانە خو ناو قوتابخانە تاقیکەیتەوە واتە چۆن دەڵێ لە کاتی وانەکان کارکتەرەکەت ئەپگرید دەبی وەروەها لە هەر قوتابخانەیەکی ناو هاگوارتزیش بی یاخود لە هەر بەشێک بیتن شوێنێکت هەیە پێدەوترێت کامن ڕوم تێیدا دەتوانی ئاشیاکانی خۆت ئەپگرید بکەوە خۆت ریفیل بکەوە لە زۆربەی سپێڵ شتەکان وەدەتوانی جگەلەوەی هەموو ژوورەکانی یاری ناو هاگوارتسی بسوڕێەوە و هەندێک شوێنی تێدایەکەوە و نهێنیە تۆ دەبێت زۆرە سپێڵک بەکاربین زۆرە شتێک بەکاربینی ئەگەر نانهێنیە دەرگایەک بدۆزیەوە ڕێگایەک دروست بکەی و دەرەوەی قوتابخانەکەش دەتوانی بسوڕێەوە تەنانەت دەتوانی بشفڕی دەتوانی بفری بەگەسکە سەحراویەکە یاخود سواری یەکێ لە باڵندەکان بی دەتوانی بچێت دەرەوەی هاگوارتسی ماپێکی گەورەت هەیە چەند شارۆچکەیەک لە دەرەوەی هاگوارتسی هەیە یارێکی یەکجار چۆن دەڵێ بەڵێن گەورە دیانە بەڵێنێکی زۆر گەورە بە گەیمەران دەداتن بە تایبەتی ئەو کەسانی عاشقی یاریەکانی فیلمەکانی هاری پۆتەر وەکو من یاریەکە تەواو ڕەسەنە ئۆریجنە واتە لە چیرۆکی کتێبەکان وەرنەگیرەیە لە فیلمەکانی وەرنەگیرێت تەنیا سەرچاوی وەرگرتووە چکەی لە کتێبەکان لە ساڵانی 1970 دەست پێ دەکات فیلمەکانیش لە کۆتاییەکانی 1970 بەڵام ئەو یاریە باسی 1800 دەکات چیرۆکەی تەواو نوێ و ڕەسەنە یاریی یەکجار سەرنجڕاکێش دیارە زۆر چاوەڕوانم ئەنجامی بدەم و بۆ ئەوی خۆشەویستی شی بکەمەوە چاوەڕوان من لە کۆتایی ساڵ بڵاو دەکرێتەوە و سوپەرماسیڤ گەیمز بە شێوەیەکی سوپرایز یارێکی وەرگیراو لە فیلمێک تقریبان بە کارکتەری فیلمەکانەوە دروست دەکاتن بە ناوی The Quarry Game بڕیارە لە دەی مانجی 6 لەسەر تاوای کۆنسۆڵەکان و PC بڵاو بکرێتەوە یارێکی ترسناکە هاوشەوەی ئەنتڵدۆنە و بەشێک لە کارکتەرەکانی فیلمەکانی سکریمی تێدا بۆ منە پۆلیسەکەی تێدایە و بەشێک لە کارکتەرەکانی یاریەکانی پێشووی یاخود ئەکتەرەکانی پێشووی یاریەکانی سوپەرماسیڤ بەشدارن چیرۆکی یاریەکەش باسی چەند گەنجەکی دەکەم هەمووی سەرنجڕاکێش هەمووی کوڕکچ تێکەڵ لە ناو دارستانە چینە ناو خانوێکینە شتی سیر و سەمەرە وەرواشتی ترسناک ڕوودەدا و تۆ دەبێ ژیانی ئەو خەڵکە لە ڕێگەی هەڵبژاردننی دایالۆگ و شتەکان بپارێز یەکجار سەرنجڕاکێش دیارە سوپەرماسیڤ گەیمز سپرایزێکی خۆش بوو لە دەی مانجی 6 ئینشاءڵڵا ئەو یاریە دەبینین EA بە فەرمی ڕاگەیاندکەوە ئەو ساڵ لەبەرەوەی E3 نییە خۆیان هیچ کۆنفرانسێکی EA Play Live ئەنجام نادەن هۆکارەکەشی بۆ چەند شتێک دەگەڕێتەوە بەڵام بەخۆیان باسییان نەکرد بەڵام من دەزانم هۆکارەکەی چییە یەکەمیان EA هیچ یارێکی زەبەلاحی نییە جگە لە یاری وەرزشەکان ئەو ساڵ بڵاوی بکاتەوە یاخود ئاشکرای بکەم مەسەرەن نە ماسە فێکسە نوێیەکە ئامادەیە نە دراگنەیجەکە ئامادەیە نە دێت سپیس ئامادەیە هیچ شتێکی گەورە و نوێن نییە ئاشکرای بکەن بۆیەش کۆنفرانس ناکەن یاخود چۆن دەڵی شەوکەیسێک ئەنجام نادەن لە هاوین لەوانەیە لە کۆتاییەکانی مانجی 8 و 9 شتێکی بچوو EA پلەیەکی بچووک لە بۆ یاری فیفا و یاری وەرزشەکانیان ئەنجام بدەن
ترۆیلێکی نوێ لە بۆ یاری ترێک تو یۆمی بڵاو کرایەوە کە بڕیارە لە مانجی سێ بەسەرەوە بڵاو بکرێتەوە ئەتان لەم هاوین لە بەهاری ئەو ساڵ لە 2020 بڵاو دەکرێت یاریی زۆر سەرنجڕاکێشە هەفتەی ڕابرد و زۆر زیاترمان باسکە بەڵام ترۆیلەر نوێیەکەی بۆی دەمێ هەماشەوەی بکەم ترۆیلەرەکە قورسترە چۆن دەڵێت تونترە و خوێنی زیاتر تێدایە کە بەدڵما دەمێ ئەو یاریە بۆ سەری هێژە ساڵامی بەڕاستی شمشێرەکان پڕخوێن بن شتێکی نازدار دەبین ئینشاءالله. لەوانەیە ترۆیلەرەکانی ئێلدن ڕینگتان بینی بی هەردوو کارکتەری مڵینیا قرسوورەکە لەگەر ڕۆدان پێکەوە شەڕ دەکەن بەڵام شەڕەکەمان لەناو یاری ئێلدن ڕینگ نەبینیوە و پێش نیشان نادا بەڵام گەیمەرێک هەڵساوە یاریەکەی مۆد کردووە و هەردوو کارکتەری داناوە گەر بەرامبەر یەک شەڕ بکەن چی ڕوودەدا ڤیدیۆی سەرنجاشە بەشێکی لێ ببینن. جەماعەتی یاری ستار وارز ئیکلیپسی بە فەرمی ڕایانگەیان کەوا ئەو قسانەی دەڵێن لەسەر ئەوەی یاریەکە دواخرایە ڕاست نییە دەڵێن تەنانەت ئێمە هێشتا بەرواری دەرچوون یاریەکەمان ئاشکراش نەکردووە تاوەکو یاریەکە لە ئێستاوە دوا بخرێت بەڵام هەموو شتێک لە ژوێنی خۆتی پەرەپێدان بەردەوامە بەڵام نازان کەی بڵاوی دەکەنەوە بەڵام باوەڕ ناکەم لە 2025 کەمتر بەردەست بگە یاریە لەوەی سەرەتای بەرەمێنە هێشتا خەڵکی تعین دەکەن یانی هێشتا لە مەرحەڵەی ئارت دایرەکشنینە سەو زار زۆر گەیمپلەیەکی هەژدە خولەکی بۆ یاری ریترنال بڵاو بووە لە بۆ DLC نوێیەکی بەنای ئەسنشن سەرنجڕاکێشە و باسی ئەو تاوەرانە دەکە کە مۆدەکی نوێیان لە بۆ یاریەکەی زیاتکە دەکەتیدا ئینفنت دەڕۆی واتە تا هەتایرەتوانی هەر بڕۆی تا ئەو کاتێککە دەمری چەند تاوەرێکە هەر تاوەری چیرۆکێکی بچوک لە خۆی دەگری و هەندێک چاڵنج لە خۆ دەگری و بۆسفایت شتەکان لە هەر تاوەرێک بۆ تاوەرێکی دیکە بە شێوەیەکی عەشوایی دەکۆڕدرێ وا دەکە بەردەوام بڕۆی دوشتی بچوک ماوە یەکەچیان لەیدی دیمستریکویوە بە شێوەیەکی 2.5D دروست کرایتەوە کە گەیمەرێک دروستی کردێ مۆدی کردێک 1000 سەنجاش قەشەنگ و جوان دیارە حەز دەکەمەوە زۆر یاریانە لەسەر سویچ تاقیەمەوە بەڕاستی و لە کۆتاییشدا بەباسی ئەوەی بکەن کەەوە ئێستا یاری گارۆڤار دووبارە مۆد کرایتەوە کریتۆسەکەی فۆرتنایتی هاتە ناو گارۆڤاری 2018 لەسەر PC بەشێکی لێ بین جەماعەتەکە تەبیعەتان تێک نەچی. I'm not my brother, and if you'd given me what I wanted, it wouldn't have ended. خۆشەویستانم زۆر سپاسان دەکەم شکلی منتانە دی لەو هەفتەی ئینشاءالله بەس لەگەڵ ستودیۆی نوێیەکەم دووبارە شکل ناشرینە پیسە چاو گەورەیە کەپ و گەورەکەم دەبینەوە چاوتان ماز دەکەم تا هەفتەی داهاتوو بەخوای گەورتان ئەسپێرم تکا دەکەم دگمێن لایک سەبسکرایب لەبیر نەکەن خوداتان لەگەڵ